بەڵازان خۆشەویستانمان لە تەوەری دووەمی بەرنامەکەماندا بە شێوازێکی ڕاستەوخۆ لە هەولێر لە ستۆدیۆکانمان لە هەولێر میوانێکی دیکەمان دەبێت لەگەڵەویشدا گفتوگۆ دەکەین لەسەر بابەتێکی گرنگ، ئەویش فەرمان بە چاکە و ڕێگریکردنە لە خراپە کە بزانین تاکی مسلمان تا چەند گرنگە. وەکو پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم فەرموویەتی یعنی بە هەموو هەوڵێک و توانایە بە کردار بێت و بە دەست بێت ئەم چاکەی ئەنجام بدەیت و ڕێگربی لەم خراپەیە و نەکرا بەدڵ پێمان ناخۆش بێت و دواتر بتوانین بە قسەکردنیش لەگەڵ ئەو کەسەدا ڕێگری لێ بکەین کە خراپەکاری بکات. بۆ ئەم بابەتە گفتوگۆ لەگەڵ میوانەکەمان دەکەین بەڕێز مامۆستا سەرباز خۆشناو بانخواست لە هەولێرەوە لەگەڵمانە. مامۆستا گیان سڵاوی خوا لێبێ، سپاس بۆ ئەم دەرفەتە. سڵاوی خوا لە ئێوەش بی، بە سڵاو ڕێزمان هەیە بۆ جەنابتان و بۆ بینەران و وانەی لە پشت کامێرەکەش. زۆر سپاس مامۆستا گیان، ئەگەر بۆمان باسکەی مەبەست چییە لە فەرمانکردن بە چاکە و ڕێگریکردن لە خراپە؟ بە ناوی خوای گەورە و میهرەبان، خۆی هەموو ئومەی ئیسلامی خوای گەورە لە قورئانی پیرۆزا پێمان لێ ئێوە گەلێکن کە دەبێ دیفاع بکەن، هەوڵ بدەن بۆ چاکە و دژ بە خراپە بوەستنەوە، ئەو خۆشەویستی و ئیمانتان تەواو جێگیر دەبیتن. جا بۆ ئەوەی ئێستا ئومەی ئیسلامی پێویستی بەوەیە کوردستانی خۆمان بینە سەری پێویستی بە دیفاعکردن هەیە لە چاکە و دژ بە زوڵم و ستەم و خراپە بوەستینەوە. لەم زروفەی ئێستادا ئەم کارە زۆر قورس بووە لای خەڵکی ئێمەیە، چونکە هۆکارەکان ئەمە مامۆستا تۆزێ دەنگەداتەوە لای خۆمە. بۆیە پێویستە خەڵکی موسڵمان بە هەموو چین و توێژەکانەوە هەوڵی ئەوە بدەن کە وەزعەکان دژ بە خراپە بوەستنەوە، دژ بە زوڵم و زۆرداری بوەستنەوە، بۆ ئەوەی بتوانن ئەم میلەتەی لەژێر دەستیاندایە بتوانین لە ژیانێکی خۆش و ئارام و ئاسوودەدا بژێن. جا لێرەدا پێویستە تاچی ئەم میلەتەیە بتوانیت هەوڵی خۆی بدا. ڕاستە ئەوەی جەنابەت تازە پێشلا باست کرد کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ شتێک دژی بوەستنەوە گەر پێتان نەکرا بەدەستا بە قسەیەکە ئیلا لە دڵا پێتان ناخۆش، بەڵام ئێستا هەمومان پێمان نەکرێ بوەستینەوە بەرامبەریا کاتەکە وایە بەدەستا بتوانین دژی بوەستینەوە کە وەستاینەوە ئێستاکانە کەوتە سەر دەنگدانە. دەنگدان پێویستە هەموو موسڵمانێک کە خۆی بە موسڵمانە زانی بچێت دەنگ بدا بەو کەسانەی کە واقعی کوردستان ئەتوانی باش کاتن کە لە بەرچاومان ڕوونە، ئەزانین چێ ئەم بتوانێ ئەم کۆمەلگایە ڕاست کاتن و دادپەروەر بی تێیدا و عەدالەت بی تێیدا و ژیانی گەنجەکان خۆشکە بتوانی زۆر شتی تر بکاتن لێرەدا، بۆ ئەوەی ئیترەما ئەکەوێتە سەرەوە بابەتەیە خەڵک ئێستاکانە وەکو جاران نەماوە بەهێزە بتوانی گۆڕانکاری بکە. ئێستا بە دەنگە ئێمە کە چوونی ناو پرۆسەکە وەکو موسڵمانە ئەبێ بڕوامان هەبێ بۆی کە بتوانین گۆڕانکاریەکی باش و چاک لە شێوازی دەنگدانە حکم بگۆڕدرێ بۆ ئەوەی بتوانین ژیان و گوزەرانی خەڵک ئێستا زۆر ناخۆشە. خۆتان ئاگاتان لێ لە موچەیە کابرا بە 6 ڕۆژ بە 70 ڕۆژ موچەیەک وەرەگری وە گەنجەکانمان هەمویان ڕوویان لە دەرەوە کردووە لە ئیجەیە ئەخنچێتن هەر ئەڕوا، یعنی بشخنچێ هەر ئەڕوا لە ناوە چێژیان لە قیسە چێ هەر ئەڕوا. لەبەرەوەی ئەم دەسەڵاتی ئێستا لێرەدا هەموو شتێکی بۆ لای خۆی و بۆ خەڵکی خۆی و بۆ خزمی خۆی و بۆ بنەماڵێک خۆنیان ڕاستەڕێ کردووە. دژی بەو هەموو گەنجانەی هەمانە لە خوێندنە بێبەش کراوە، لە تەندروستیە بێبەش کراوە، بۆی لەبێ بتوانین کۆمەلگا ڕاستەڕێکرێتەوە بێن دەنگ بدەن بەو خەڵکەی کە ئەتوانن زەمانی مەسئولیەتی خەڵکی خۆیان بکەن. مامۆستا سەرباز، بێگومان نمونەی باڵای ئێمە پێغەمبەری خۆیان درودی خوای لەسەر بێ و یار و یاوەرانێتی. ئەگەر بگەڕێنەوە بۆ سەردەمی ئیسلام ئەسحاب و یاوەرانی پێغەمبەر چۆن کاریان بە چاکەکرۆ نەهیان لە خراپە کردووە کە لێستادا موسڵمانان لەم سەردەمەیە زۆر پێویستیان پێویستی کە چاو لەو نمونە باڵایانەی ئەوان بکەن. خۆی ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوە لە بەرچاو ڕوونە، هەموویان ئێستا هەر گەنجێک بگری هەر کەسێک بگریت لە ئەوەی خۆی بینی بەس برین بە مێژووا بگەڕێنەوە خەلیفەی ڕاشیدێن چۆن توانیویانە ئومەتەکەی خۆیانە ڕاستەڕێکن لای خەڵکا خۆشەویست بوون، دادپەروەر بوون، عەدالەت بوون. بەس نمونەیەکی سادە
عمەری کوڕی عەبدولعەزیز کە بوو بە خەلیفە خۆسەردەمی ئەوە وڵات وێران بوو بەڵام توانی عەدالەتێ بکات لە ناو ماڵی خۆیان دەستی پێکرد کە گەڕایەوە بەیعەتی پێدراتەوە لەگە خێزانەکەی خۆیان چی وت لەسەر سەرۆت و سامانەکەی کە لە باب و برا و ئەوانەیە لێ بەجێ مابوو چی پێگوت ئەمە دەبی ئینسان ئێمە بینەوە وەکو ڕەوتی ئیسلامی وەکو هێزی ئیسلامی جارێ ئێمە دادپەروەرانە لە ناو خۆمانە بۆی خەڵکەکە بمان بینی کە ئێمە توانیمانە عەدالەتێکی جوان دادپەروەرانە جوان بکرێ بۆی خەڵکیش متمانەیەکی بگەڕێتەوە بۆ ئێمە هەرچەندە ئەمە واقعەکە ئێستا ئەو ڕۆتە ئیسلامی کە لە کوردستانە هەیە لە هەموو بوارێکەوە زۆر جوان لە مەسەلەی خێرخوازیە لە مەسەلەی هەموو شتێکی تاک ناگوترێ بڵێنەوە زۆر باشڕۆیەوە کۆمەلگا لێ ڕازیە بەڵام ئەکەڕێتەوە سەرتاشی ئەم خەڵکەیە چۆن مێژووی ئیسلامی بین بخوێنینەوە ئەو مێژووە بزانە خەلافەتی عومەری کوڕی عەبدولعەزیزە کە ئەیجێڕنەوە و نووسراوە خوێندومانەتەوە گورگ و مەڕ ئاوی پێکەوە خواردوەتەوە بۆ لە بەردادپەروەری ئەم کابرایە عەدالەتی ئەم کابرایە لە خواترسانی ئەم کابرایە ئێستاش ئەم کۆمەلگای ئێمە پێویستی بە ئەوەیە خەڵکی ئێمە بەخۆی دابێتەوە و بانخوازانەیە مامەسایانی ئاینی لەسەر مینبەرەکانە بە سەریح بە پەنجە درێژکەن بۆ ئەو خەڵکەی کە باشە لەم کوردستانەیە دەنجی پێ بدرێ بۆی بتوانی ئەم کۆمەلگایە بەرەو باشی باتەوە مامۆستا ئەم فەرمانکردن بە چاکە و ڕێگریکردن لە خراپەیە کە تۆ لەگەڵ دەنگدانە ینی باسی کرد و کە لە ئێستادا لە نزیک دەبین لە پرۆسەی دەنگدان پێت وایە دەنگدانمان دەبێتە بەو مایەوەی کە ئەگەر بۆ کەسێکی باش و لە پێناوخۆی گەورەوە کەسێک بێت کە دەستپاک بێت و ئەمین بێت و کەسێکی دیندار بێت ئێمە هەڵی بژێرین ئایا بەشدارە بین لەو چاکانی کە ئەو کەسە ئەو نوێنەرەمان ئەنجامی دەدات یاخود بە پێچەوانەشەوە ئەگەر کەسێک دەنگ بدەینە کەسێکی خراپ و هەوڵی خراپەکاری با لە کۆمەلگادا بەشدارە بین لە تاوان و خراپەکاریەکانی ئەو کەسە؟ ئەو پرسیارەی جەنابەت زۆر جوانە لە کاتێکی باش و چاکدایە لەبەرەوەی ئێمە واقعەکەی وایە ئەو کەسێک کە دەنگەدا بە هەر کەسێکی بیدا لە هەموو شتێکە پاداشت و چاکە و خراپەیە لەگەری هاوبەشە یعنی مەسەلەن دەنگەدا بە بانخوازێکە کاچێتە ئەم پەرلەمانەیە لەم پەرلەمانەیە ئەم کابرای بانخوازە هەر یاسایەک هەر شتێک ئیمزا بکە تێیان لە باشەیە خێر و پاداش بۆ ئەم کە ساڕوا کە دەنجی پێداوەتەوە ئەمە ئەوەی کە هەر کەسێکیش بەرەو خراپە بڕوە ئیتر ئەمە لە خراپەکەی سزا ئەدرێت لەگەریەتی هاوبەشە لەگەریە بۆیە پێویستە لە ئێستادا ئەم خەڵکەی ئێمە واعی بیتن زۆر جوان بە تایبەتی من داوا لە خەڵکی تێگەیشتووی مسلمانەکەم هەندێکمان ئەڵێن وڵات دەنگدان پێویست ناکا و کە ئێستا هێزی ئیسلامی لە پەرلەمانە زەعیفە ناچن ئیسلامیەکان بە عامی ئیسلامی کە بڕوایان بە دەنگدان نیە پێویستە لەم کاتەیە بچن بۆی بتوانین ئەم حکومە ئیسلامی تێدانە بێ ئەم پەرلەمانە ئیسلامی تیانە بێ زۆر خراپترە بێ و خۆتان نەزانن وەزعەکان ئەم ڕەوتە ئیسلامی کە ئەم ڕابوون ئیسلامی لە کوردستانیشا هەیە توانیوێتی هەندێک بابەتی باش بەرەو باش بوون بڕواتن کە ئەوان هەن ئەگەر نابەخوا هەرێمی کوردستانیش لە زۆر شوێنەکانی تر باشتر نەبوو خراپترە بوو بەڵام ئەم ڕابوونی ئیسلامی خەڵک زۆر کەسایەتی وەزانایان سوپاسی ئەم ڕابوونی ئیسلامی ئەکەن کە توانیوێتی ئەم بابەتە ڕاستەڕێ بکە ئێستاش زەروریەتە لەسەر ئەو خەڵکە بانخوازەیە خەڵکی مسلمان هان بدا بچن دەنگ بدەن بەو خەڵکە ئیسلامی کە کاندید کراوە بۆ پەرلەمانی کوردستانە. مامۆستا ئێمە زانین ئەگەر جەنگ و جیهاد لە سەردەمێکە جەنگ بوو بێ ئەوە لە ئێستادا ڕوبەڕووبوونەوەی ئەو خراپە کاریانەیە کە لە کۆمەلگاداکرێ بۆچی ئێمەی مسلمانان سەرڕای هەموو ئەو خراپی و ئەو نادادی و ئەو کردداری کە لە کۆمەلگادای بینین ناتوانین هەڵوێستمان هەبێ و پشگیری مسلمانانی دەوروبەر بکەین پەیامە چێ بۆ کەسانین کە ئەیانێ بە جۆرێک لە جۆرەکان پشتیوانی لە زاڵم لە ستەمکار لە کەسانێک بکەن کە کۆمەلگا بەرە و فەسادی و بەرە و هەندێک لایانی نەشیاودا دەبن و گەنجەکانی بە کۆمەڵک شتەوە سەرقاڵەکە کە هەم زەرەری هەیە بۆ دنیایان هەم بۆ قیامەتیشیان. ئەم بابەتە ئەوە عیلمانیەت یان قەومیەت ئەیانەوێ ئەم بابەتە لە گەنجاوا لێ بکە ئەگەرنا مسلمان لە کوردستانە دیفاع لە مسلمانی ئەفریقی بکە فەلەستینی بکە کە ئێستا لە حاڵەتێکی ماڵوێرانیدایە لە غەزەیە ئێمە پێویستە مسلمان هەمومان یەک جەستەین لێرە و لەوێ لە هەر شوێنێک کابین یەک جەستەین بەڵام ئێستا ئێمە لە کوردستانە کە ناتوانین جیهاد بکەین زروفی جیهاد نییە حاڵەتەکەمان حاڵەتێکی تایبەتە
پێویستە بە دڵ بە مادی بە معنەوی لەگەر ئەو مسلمانە دابین کە لە شوێنێکا لێی قەوماوە بەڵام ئیتر حاڵەتەکە جارێ ئێستا لە ناو خۆمانە پێویستیمان بە داکۆچیکردن هەیە کە ئەو خەڵکەی بانخوازە یان هەندێک خەڵک دروست کراوە لە کوردستانە دژ بەو ڕابوونی ئیسلامیەیە بۆ ئەوەی خۆیانی پێ بەقوت کەنجەی بجاڵە بین ئێمە خەڵکی خۆمان گەنجی خۆمان واعیکەین لە بوونی ئیسلام کە مسلمانان واعی بن بە تەواوی کە ئەم ڕەوتە ئیسلامیەکە هەیە ئەوێم کۆمەلگایە ڕاستەڕێکاتن بۆ سەر ئەسلی ڕێبازەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەوەستا لەم لە ئێستادا تا چەند گرنگە هاو هەڵوێستی پشتگیریکردنی مسلمانان بۆ سەرخستنی ئەو کەسانی کە لە پەرلەمان بێت لە کۆڕ و کۆبوونەوە بێت لە تەلەڤیزیۆنەکان و کاری بانخوازی بێت پشتگیریەکی تەواو بکرێن کە ئەو کەسانە فەرمان بە چاکە دەکەن و ڕێگری لە خراپە دەکەن و ئەم پشتگیریان تا چەند دەبێت تەمایی سوودگەیاندن هەم بە خۆیان هەم بە خێزانەکەیان هەم بە کۆمەلگا کاتێک کە فەرمان بە چاکە دەکرێت و ڕێگری لە خراپە دەکرێت من خێزانێکم هەیە خێزانەکەم گوێ لە کەسە دەگرێت یاخود پرۆژەیەک دەردەچێت ئەو نوێنەری کە هەڵم بژاردووە ئەم پرۆژەیە کە زەرری بە کۆمەلگا هەیە ئەم ڕێگرە بێت لەگەڵی کە نایڵێت ئەم پرۆژە لە کۆمەلگادا لە نێو تاکانی کۆمەلگادا بەسەریاندا بسەپێنێت تەواوی ئەمانە تا چەند دەبێتە مایی ئەوەی کە کۆمەلگایەکی خۆشبەخت دروست بێت ئەم فەرمانکردن بە چاکە و ڕێگریکردن لە خراپە کە کەسانێک گەن نمایندەی دەکەن. خۆیان بابەتەی کە جەنابەت بەحسیەکەی زۆر گرنگە ئێستا لەم هەرێمی کوردستانەیە ڕابوونی ئیسلامیە کە هەیە ئەبێ هەمومان بەیەکەوە بە بانخواز بە سیاسیەکانە هەوڵ بدەین لێک نێزیکبوونەوەیەکی تەواو دروستبی هەتا بتوانین من وام پێ باشە تا بتوانین لە ژێر یەک ناو نیشان و یەک پەرچەما دابنیشین و ئیتر گوێ نەدەین بەو مەنسەب و بەو بینەو بەردەیە هەمومان کۆ بینەوە بەڵام ئێستا لەو حاڵەتەی کە دابەش بووینە بەسەر چەند ناو نیشانێکە پێویستە هەماهەنگی باشمان هەبی لە نێوانی هەموو لایەکمانە و لە بینی بانخوازەکانیش کە سەر بە هیچ ڕەوتێکی ئەم چوارلایەنیە بۆ بتوانین کۆمەلگا ڕاستەڕێکەین کە ئێمە یەک بووین کۆمەلگا ڕاستەڕێ ئەبێ ئێمە لەوانە ئێستا کەبینە ژێرباری خەلەلێکە خەڵک گلەیمان لێ بکایەوە خوایەکتان هەیە و پێغەمبەرێکتان هەیە و قورئانێکتان هەیە بۆ نایەنە ژێر یەک ناو نیشانە ئەبێمە هەوڵ بدەین جارێ لێک نێزیکبوونەوەیەکە لە هەموو شتێکە هەبی دواتر بینە سەر ئەو مابەتە بەس ئێستا حاڵەتێکە حاڵەتێکی پێویستە هەموو بانخوازێک هەموو هێزێکی سیاسی هەموو گەنجێک کە تێگەیشتووە لە دینە هەوڵی ئەوە بدا ئەم خەڵکە باتە پەرلەمانە کە یاسای جوان بتوانین لە داهاتوە دەستورێکی جوان کە دژ بە هیچ بنەما ئیسلامیەکە ئیسلام نەبیتن و قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم نەبی دەستورێک دابنرێت چونکە ئێستا هەرێمی کوردستان کە لەم وەزعە بێ ئەوەی داینە بێدەستوریە چوەگە دەستور هەبی هێزی سیاسی ناتوانی بە کەیفی خۆی بەم شێوازە سەرۆت و سامانی ئەم میلەتەیە بۆ بنەماڵەی خۆی بەری ئەم حاڵەتە کەوێتەوە سەر شانی ئەو برایانەی کە ئەسنە پەرلەمانە کە بە زووترین کات داوا بکەن دەستورێک دابدرێت لەم دەستورەیە بنەما ئیسلامیەکانی تیا پارێزراوبی. مامۆستا دڵنیام زۆرێک گەر لە بیریان بێ لە تەمەنی منداڵیان نەیانەتوانی بچنە بزگەوتەکانی شەو دەرس بخوێننەوە بەڵام ئێستا لە سای حیزبە سیاسی ئیسلامیەکانەوە چەندی ناوەند و سەنتەری پەروەردەی گرنگ کراونەتەوە تەنانەت مزگەوتەکانیش ئاوەدانن. جا پرسیاری من لەوەدایە کە ئەو بابەتە پەروەردەیانە ئەو بابەتانی کە پەیوەندی بە خێزانەوە هەیە ئەگەر لایەنە ئیسلامیەکان نەبوونایە بەم شێوازە بوو کە ئێستا هەیە هەنی ئێمە بینین تەنانەت کەڵە پیاوانی کوردی زۆربیان پەروەردەی حوجرەکان و مامۆسایانی ئاینی بوون لە ڕابردوودا. ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی کووردە هەرچی سەرکردەی کوردستان بووە شێخ بووە یان مەلا بووە بەڵام دواتر کە گۆڕاوە بۆ هێزی قەومیە من واقعەکە پێتەڵێم ئەگەر ئەم ڕابوونی ئیسلامیە نەبووایە لە 84ەوە کە ئیعلانی جیهادی کردووە لە بەرامبەر ڕژێمی بەحسا لە کوردستانە زۆر وێرانترە بوو لە پارچەکانی تری کوردستانە لە ڕووی دینیەوە بەڵام لەخوا بە زیاد بێ کە ئەم ڕابوونی ئیسلامیە توانی ئەم هێزە ئیسلامیان نتوانیان ئێستاکانە مەدارسی ئیسلامی خۆ هەر لە تەمەنی ئێمەیە لەو کوردستانی خۆشمانە مزگەوت مەمنوع بوو گەنج تێدا کۆ بێتەوە بەڵام چونکە هێزێکی ئیسلامی هەبوو چەکدار بوو توانی داکۆشی بکە و ئێستاش کە لە کوردستانە هەندێک بابەتی ئیسلامی کە لە مزگەوتەکانە یان مەدارسا یان حوجرەیەکە هەیە ئەمە مەسەلە بوونی ئەم هێزە ئیسلامیانەیە ئەگەرنا ئەمە قبول نەئەکرا و هەستیشی پێەکەین کە هەوڵیانەدا ئێستاش هەوڵی بۆدەن کە نەمینێ بەڵام لەخوا بە زیاد بێ کەم هێزە ئیسلامیانە توانیویانە ئەم بابەتە ڕابگرن جارێ. مامۆستا
بۆچی لە نێو کۆمەلگای ئێمەدا ینی بەداخەوە بۆ نمونە میوانی پێشووتری شمەر ئاماژەی پێکرد مزگەوتەکان لە ڕەمەزاناندا جمەیان دێت لە کاتی دەرس و دەورە هەموو خێزانێ هەموو لایەک پێی خۆشە منداڵەکەی ئەندامانی خێزانەکەی ڕوو لە دین بن ڕوو لە خوا بن یان خۆی بۆ بەردەوام ئەم تاکی مسلمانە لە مزگەوتەکاندایە. بۆچی کاتێک کە پرۆسەیەکی گرنگی وەکو ئێستا دێتە پێشەوە پشگیری لە برا مسلمانەکەی ناکات، خۆ ئەم ینی چه کارێکی خراپەکە، ینی ئەوە تا ینی بە تەواوەتی سوێ نەخوات کە پارێزەری شکۆی خێزانێ پارێزەری ئەم کۆمەلگایە بێت، بۆ دەبێت پشگیریان نەکەین. ینی لەم سەروبەندەی ئێستا کە گرنگترین کاتە هەڵوێستی مسلمان بەڕاستی لە دوشتی ئاوایە دەرەکەوێت کە لە ئێستادا نزیک دەبینەوە لە هەڵبژاردن و هەڵبژاردننی کەسانی دەستپاک. ئەم بابەتی جەناوت بەحسیەکەی ئەگەر تەماشا بکەین مەسەڵەن بۆ نمونە کۆمەڵی دادگەری کۆمەڵی مەدارسی هەیە لە شوێنەکانە مناڵی چێ زیاتر دێ، ڕاستە کوڕی فەقیر و ئەوانە دێ دوای ئەو سێ مانگەی کە لە هاوینە عوتڵەیە، بەڵام تەماشام کردووە من زۆری مناڵی بەرپرسەکانی هێزی دەستەڵاتە دێتەوێن دەرێریکا کە بۆ هیناوتە من پرسیارم لە هەندێکیان کردو کە مناڵەکانیان لەوێ بووە ئەرێ وەڵی بارەگای ئەم فرانکەسە هێزەیە مناڵەکەم بەرەو باشیە بە ئەخلاقی بۆ دروستەکە پەروەردێشی جوانی ئەکا، بەڵام کە دێتە سەردەنگدانە بۆ پەرلەمانە یەک حاڵەتە جوابەکەیان وایە ئەڵێ هێزی ئیسلامی جەریء نین لە قراردانە یەکبوون نین کە بەیەکەوە بێنە ناو پەرلەمانە بتوانن زۆرینەی کورسی بەدەستبێنن یان زروف و سیاسەت و دووەلیەن و تۆزێ ڕزرۆ دێننەوە، بەڵام وانییە واقعەکەی ئەوەیە کە ئەوان تێگەیشتنیان زیاتر ئێستا کەوتۆتە سەر مادە بۆ لە بەرێستا لەو ڕۆژانەیە لەو ڕیکلامکردنی بۆ هەڵبژاردنە هێزێکی سیاسی قسە بە هێزێکی سیاسی ئەڵێ من قسەم کرد لەگەر هەندێکیانە ئەی وەڵا ئەوە خراپە ئەگەر وابێ بێم بچم دەنگدەمەوە بە هێزەکەی خۆم چونکە ئەو هێزایەوە هێزەکەی من لەناو بە. ئەمە مەسەلەی مادی و معنەوی خۆیان بەستوەتەوە بەم ئەوەیە نەک بە پشتیان بەخوای گەورە نەبەستوە، پشتیان بە ئەو هێزە سیاسیە بەستووە کە ژیانی ڕۆژانەی بۆ دابین کردوون ئەوەیە هۆرەکە هۆکارەکانیان. ئەگەنا لە ڕوانگەی خۆ ڕابردوش ئێمە گەبگەڕێن هەمووتان تێیدا بوون خەڵک سیارەی دێنا لە بارەگای ئەم هێزە ئیسلامیانە ڕایەگرت تەئەمین بوو لێ لەبەرەوە هیچی لێ ناکرێت زی لێ ناکرێت لە بارەگای حیزبەکەی خۆی ڕای نەیەگرت. ئێستا کانەش پێویستە ینی ئێمە مەسەلەی خەڵکی ئیسلامی بەعام و بانخوازەکان ئەم بابەتانە ڕوونکەنەوە کاکە ئەمانە کۆمەلگا جوانەکەن، ئەمە کۆمەلگا ئەپارێزن لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی ئەدەبات و دواتر سەرۆت و سامانی ئەم میلەتە خۆیان ئەزانن چی ئەیخوا لە پێناوی چیا سەرفەکرێ لەسەر چی سەرفەکرێ ئەزانی ئیسلامیەکە ئەم ڕەوتە ئیسلامیە دەستگای داناوە بۆ مناڵەتیوەکانی ئەوان ئەیدا بەوان لە خێرخوازی خۆی لە دۆڵەمەندی خۆی وەرێگری ئەیدا بە ئەوان، بەڵام کردێتە سەردەنگدانە نازانم هۆکارەکەی بڵێن چییە کە چێ دەنگ بەوانەداتەوە بە تۆی نادا. مامۆستا بابەتێک هەیە کە زۆر گرنگە ئەویش ئەوەیە کە ئێستا مسلمانان دەرفەتێکی باشیان لە بەردەستایە بۆی کە هاوکاری برا مسلمانەکانیان بکەن و سەریان بخەن و ڕێگری بکەن لە خراپەوە ئەمیش بکەن بە چاکە. جا پرسیارەکە لێرەدایە ئێمە چین و توێژی جیاوازمان هەیە لە کۆمەلگادا و هەر چین و توێژێک خاوەنی کۆمەڵێک ماف و حەقی خۆیەتی تا چەندێک گرنگە ئێمە حەق بگێڕینەوە بۆ خاوەن مافانەوە ئایا کۆمەڵی دادگەری بۆ نمونە لایەنە ئیسلامیەکان توانیویانە ئەو متمانەیە بەدەست بێن کە لە داهاتووشدا خەڵک متمانیان پێ بکاتەوە و زیاتر بەرکریکارێکی باشی مافەکانی خەڵکی کوردستان بێت. ئەم بابەتەی کە جەناب بەحسیەکەی بۆ مافگەڕانەوەیە خۆیە بێ خەڵک بێ دەنگ بدا بەو ڕەوتە ئیسلامیانە بۆی بچێتە پەرلەمان خەڵکی مافەکەی بژێڕێتەوە، بەڵام ئێمە لە دەسەڵاتان نەبووین هیچ هێزێکی ئیسلامی بۆ نمونە وەزیرمان بۆ لە حکومەتە بەشداری کراوە چ کۆمەڵی دادگەری چ هێزی سیاسی تر نمونەی جوانیان پێشان داوە. ئێستا وەرە هەموویان مەسەلەن لە وەزارەتی مەسەلەن لێرە کشت و کاڵە و کە مامۆستا عەبدولستار مەجید بووە، لە وەزارەتی ئەوقاف کە حاجی کامل بووە، لەولا مامۆستا محەممەد بۆ محەممەد عەبدوڕەحمان نەورەسی و جەمال ئەشرەف ئەوانەیە بوون ئەمانە ئەو دەسەڵاتی کە هەبووە ئەم سەرۆک وەزیرانەی کا بووە مەدحی کردوون سوپاسنامەی داونێت کە ئەم وەزارەتێکی پاک بووە لە گەندەڵی تێیدا نەبووە، دزی تێدا نەبووە، ناداتپەروەری تێدا نەبووە، عەدالەتی تێدا بووە، وەزیرەکانی خۆیان دبووە. خەڵک دەبێت تەماشای ئەم بابەتانە بکە بۆی ئێمە بینە دەسەڵاتە ڕاستە ئێمە لە ڕێگای ڕێکخراوەکانەوە جوتوانیمانە حەقی خەڵک بدەین، بەڵام ئەمە لەسەر جیفانی خەڵکی خۆتە لەسەر دۆڵەمەندەکان و خێرخوازەکانی خۆتە ماف ئەدەی بەو خەڵکەیە.
بەڵام ئەتوبێ دەسەڵاتە ئەتوانی لە دەسەڵاتە مافی خەڵک بجێڕیەوە ئەو سەرۆت و سامانەی کە هەیە دزراوە لا شوێنێکە حەدحی دزکراوە بۆ بنەماڵەیەک سەرفەکرێت و بیجێڕیەوە بۆ میلەتەکەیە. ئێمە گەر بین خەڵک ئەبێت تێبگا کابرای ئیسلامی مسلمان ئامادە نییە موچەی خەڵک بخواتن. تۆ 38 موسەد لەو حکومەتەیە 38 موچەد لەم حکومەتەیە خوراوە دەیێتە ئێستا کەس بەحسی ناکە. ئەم هەموو باج و دەرامەتە لەسەر خەڵکی فەقیر دانراوە کابرا خانوویەک ئەکری و ئەیفرۆشیتەوە ئەبێ 4 ملیۆن بدا بە حکومەتە باجی لەسەر سیارەیەک ئەکری بە ناویەکەی ئەمە قوتی خەڵکە دەبێ بچی تقریبا 500,000 ملیۆنێک تەڕواتن تا بە ناویەکەی ئەبێت و بێ ئەم برایانەی کە ئێمە ئەسنە پەرلەمانە ئەبێ بچن ئەم ئیش لەسەرم بابەتانە بکەن یەک ئەم باجە لەسەر ئەم خاڵکی هەژار و ئێستا کاسبی ژیان زۆر قورس بووە لە کوردستانە خەڵکی هەژار زۆر بووە جەنابتان لەوانە لەم باشتر بزانن لەگەر ئەو منەظەمە خێرخوازیانەی ئەڕۆن بەڕێداستنە ماڵەکانە خەڵک چەند فەقیر و هەژار بووە چەندان خەڵک ڕوودا دە ئێمە ئەکا بۆ مەسەلەی نەبوونیە ئەبێ ئەم برایانەی ئێمە کە چوونە پەرلەمانە ئەم یاسای بین ئەم باج و دەرامەتە لەسەر خەڵکاکەم بکرێتەوە بەڕاستی کابرا قەتعەیەک لەسەر دوکانەکەیدا مانگانەیەکی زۆری لەسەر دێتەوە ئەم ئەو پێرێ لە لای کەسێکا بووم دوکانێکی هەیە تۆزێ فراوانە 50 ملیۆن زەریبەی بۆ هاتوەتەوە ئەمە هەمووی زەرەرەدا لە ئەو خەڵکەیە بۆ خۆیان ئەیبەن دەی موچەی خەڵکیشەوە بە 6 ڕۆژ بە 7 ڕۆژ ئەیدەن بۆی ئەو برایانە ئێمە کاسنە پەرلەمان ئەرچیان قورسا بێ خەڵکیش دەنجیان پێ بدا بۆی بتوان ئەم ئەرکە قورسە جێبەجێ بکەن بتوانن بە یاسا ژیانی خەڵک خۆشکەن و بژێوی خەڵک خۆشکەن ئینشاءڵڵا. بەڵێ سپاس بۆ بەڕێز سەرباز خۆشناو بانخواست کە لە شاری هەولێرەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە بوو سپاس دەکەین با موسا بۆ دەرفەتە.